لە سنووری ناحیی بازیانی پارێزگای سلێمانی زیاتر لە 160 کارگە و پاڵاوگا بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە. ئەم کارگانە وێڕایەوەی لە ڕووی ژینگەی و تەندروستیەوە زیانی زۆریان بە ناوچەکە و دانیشتوانەکەی گەیاندووە، هاوکات سروشتی ناوچەکەشیان لە کشتتوکاڵەوە بۆ پیشەسازی گۆڕیوە و زیانێکی زۆریان بە کەرتی کشتتوکاڵی سنوورەکە گەیاندووە. لە 1970 بۆ 90 سروشتی کشتتوکاڵی گۆڕی و گۆڕیوێتی وەک زەویەکەشمان زەویەکەمە هەموو کرا بە معمەل لە ڕووی دانەوێڵە لە ڕووی گەرمەوە لە ڕووی جۆوە لە ڕووی زرعاتەوە هەموو زەویەکەمان کرا فرۆشا زەویەکەمان فرۆشا بە هەنی زووتیان هەنی زەوی بەدەستەوە نەماوە. ئێستا لە سنووری ئەم گوندی ورمزیارەیە زیاد لە 200 دۆنم 300 دۆنم زەوی کراوە. ئەم زەوی بۆچی کراوە؟ ئەنی زەوی دانەوێڵ نەبوو، گەن نەبوو، جۆ نەبوو، لە هەیاسی هەمان شت، لە کەڵاوشکەران هەمان شت، لە دیگ و باخمان هەمان شت. لە 160 ینی گۆڕیوێتی معمەل هەر معمەلە و بە جۆرەی ینی قەبارەی خۆی. ئێمە چەند معمەلێکی کەشمان بەڕێوەیە خۆ هەر ئەمانە نییە بڵێ ئەوە ئەمانە دانرا و کۆتایی پێهات. هی کەشمان بەڕێوەیە و ئیشی لەسەرەکرێ. وەڵڵاهی من وەکو نوێنەری جوتیارانی بازیان ناڕازیم. بە جۆرەی ئامارێکی بەشی کشتتوکاڵی ناحیی بازیان بێت، زیاتر لە 5,000 دۆنم زەوی کشتتوکاڵی بەهۆی دروستکردنی کارگەکانی سنوورەکەەوە لە ناوچوون. بەڵام شارەزایانی بواری کشتتوکاڵ پیان وایە ڕێژەکە زۆر لەوە زیاترە و دەگاتە زیاتر لە 150. لێپرسراوی بەشی کشتتوکاڵی بازیانیش دەڵێت ساڵانە چەندین جار بە نووسراوی فەرمی سەروی خۆیان لە مەترسیەکانی کارگەکانی سنوورەکە ئاگدار کردووەتەوە. بەڵێ بەڕاستی بازیان دۆرێکی زۆری لەسەر لە مەجای سناعە لە مەجای پیشەسازیە. بەڵام بەداخەوە ئەو کارگانە کە مۆڵەت وەرەگرن لە لای نیان لە بیدایەت لێرەوە دەست پێ بکەن، لە ناحیەوە دەست پێ بکەن، لە زراعەوە دەست پێ بکەن، لە وەزارەتی پیشەسازی و بەرهێنانەوە دەست پێکەن، مۆڵەتەکە وەرەگرن بەس بۆ دیاریکردنی شوێنەکە و بۆ ڕووپێوکردنی شوێنەکە دێنە لای ئێمە. ئەجنا وەکو وەرگرتنی مۆڵەت لەسەرەوە دەست پێەکەن. ئەگە بەڕای بە پرس بێمەکەن بەڵێ ئێمە پیانەڵێن سنوورەکە لەوە زیاتر تەحملی ئەم کارگانە ناکە. ڕۆژ بە ڕۆژ دروستکردنی کارگەی جۆرا و جۆر لە سنووری ناحیی بازیان ڕوو لە هەڵکشانە. لە ئەگەری ڕێگری نەکردنیش لە دروستکردنی کارگەی دیکە و ڕێخستنی دروستکردنی کارگەکان بە یاسایەک ئەوە مەترسی زیاتر لەسەر سروشت و ژینگەی ناوچەکە دروست دەبێت. ئەوەی ماوەتەوە بوترێت ئەوەیەکە خێروبێری کارگەکان بۆ بەرپرسە باڵاکان ئەم هەرێمەیە و ژەهر و زیانە ژینگەی و تەندروستیەکانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی بازیان.